ئەم کتێبەی کاکوریا ڕەحمەتی لە ماوەی مانگی ڕەمەزانە من کارم لەسەر کردەوە. ئەم کتێبە دوکۆمەنتاریە پێکهاتووە لە 350 لاپەڕە بەشی مناڵیەتی گەنجێتی وێزگەکانی کارکردنیەتی لە بواری ڕاگەیاندنا بۆ چەند شوێن کاری کردەوە بە چەند سیفەت کاری کردو بۆ نمونە وەکو پەیامنێر وەکو ستاف وەکو دەستە لە میدیای نووسراو با بڵێن و دواتر لە میدیای بینراو لە تەلەڤیزیۆنەکان کاری کردو حتا کۆتا وێزگی کە خۆی خاوەنی کەناڵ بوو یەکێک بۆ لەوانەیە کە تا ڕادەیەک دیوێکی ناسراوی جیهانی هەبوو بە تایبەتی لە کۆتا سەفەریا بۆ ئەمریکا لەگەڵ کۆمەڵی هاوڕێی خۆی. من کارم لەسەر ئەو وێزگانە کردووە ڕووداوەکانی هاتوچۆ لە ژیانیا دادگاییەکانی و وێنە کۆمەڵایەتیەکانی وێنەکانی لە کاتی کارکردنە و هێنانەوەی تەرمەکەی و بە خاک سپاردنی و پرسەکەی و چلەی ماتەمینەکەی و پەردەرادان لەسەر وێنەکانی و ئەو شعر و وتارانەی کە لەسەر کاکوریا نووسراون. بۆ من ئەو کتێبەم تەنها لەبەر یەک شت کردووە، تەنها لەبەر خاتری خوای گەورەوە لەبەر خاتری فرمێسکەکانی دڵی دایکی کە ببێ دۆکۆمەنتاریەک بمێنێتەوە بۆ ئەوەی ون نەبێت و ئەم کتێبە نافرۆشرێت هیچ مادەم کتێبی کاکوریا هیچ جۆرە بازرگانێک پێوە ناکرێت بە دیاری ئەبەخشرێت و دوورە لە هەموو ڕوودا و بەسەرهاتێکی سیاسی و لە ڕاستیان لە ئێستای من چاوەڕێ ئەو مەگەر سپۆنسەرێکە بێ کتێبەکە چاپ بکەم لە باتی ئەوەی 500 نوسخە بێ 1000 بێ 2000 بێ 3000 بێ ئەگەر تا سپۆنسەری زیاتر هەبێت ئەوە باشترە بۆ من چونکە لە شار و شارۆچکەکانی ترا هەر ئێستا خەڵکێکی زۆر ناوەی ناردوو و نازانم چێن بەڕاستی تەنها ژمارە تەلەفۆنەکان لێ وەرگرتوون لەگەڵ ناونیشانی شوێنەکانیانە داوای کتێبەکەیەکەن خەڵکی بە PDF داوایەکە ئەو من زۆر کارم لەسەر وێنە کردووە بۆ ئەوەی ئەمە لە ژیانی کاکوریا کە ڕوویداوە بە فیعلی تایە ژیاوە بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو و ئەتوانم بڵێم کە ئەم کتێبەیەکێکە لە ئەوانەی کە خەڵکێکی زۆر پێشوازی لێ.